بەشێک لە گەلانی دێرینی دانیشتووی میزۆپۆتامیا و عێراقی کۆن چەندین جەژن و ڕێوڕەسمی هاوبەشیان هەبووە. یەکێک لەو بۆنانە جەژنی ئەکیتۆ بووە کە بە هاوبەشی لە نێو بابلی و ئاشووری و سۆمەریەکان و چەند گەلێکی دیکە بەڕێوە چووە. ئێمە لە تیپی دیدەوانی حاموڕابی هاتووینەتە ئێرە بۆ ئەوەی کە بەشداری بکەین لەم ڕێپێوانە بە مەبەستی سەری ساڵی ئەکیتۆ ئەنجام دەدرێت. وەک نەریتێکیش هەموو ساڵێک تیپەکەی ئێمە لەم فستیڤاڵە بەشدار دەبێت. ئەرکی گروپەکەمان ئەوەیە کە لە ڕێپێوانەکەدا کۆمەڵێک ئاواز لە ڕێگەی چەند ئامێرێکەوە بژێنین. بۆ مەبەستی خۆ ئامادەکردنیش ئەندامەکانی گروپەکەمان کە لە شار و شوێنە جیاکانی وەکو دهۆک و هەولێر و چەند ناوچەیەک هاتوون بەر لە هەفتەیەک لە هاتنی جەژنی ئەکیتۆ لە شاری زاخۆ کۆ دەبینەوە و مەشق و ڕاهێنان دەکەین بۆ ئەوەی کە بە باشترین شێوە خۆمان ئامادە بکەین بۆ بەشداریکردن لەم ڕێپێوانەدا. ئەوەی جەژنیەکی تۆ لەوانی دیکە جا دەکاتەوە ئەوەیە کە تا ئێستاش لە نێو شوێن و نەتەوەجیاکانی سەرگۆی زەویدا یادی دەکرێتەوە. لە یەکی مانگی نیساندا لە شاری دهۆک بە بۆنیهاتنی جەژنیەکی تۆ و یەکەم ڕۆژی ساڵی 6768 بابلی ئاشووری ڕێوڕەسمی تایبەت بەم جەژنە بەڕێوە دەچێت کە 12 ڕۆژ دەخایەنێت. أنا من مدرسة أكيتو سريايتا سيتا. من و قوتابیانی دیکە لە قوتابخانەی ئەکیتۆ لە شاری دهۆک کە تایبەتە بە خوێندنی زمانی سریانی لێرە ئامادە بووینە تا بەشداری بکەین لەم ڕێپێوانەی کە بڕیارە بە بۆنێ جەژنی سەری ساڵ ئەکیتۆ بەڕێوە بچێت. بڕیارە لە ڕێپێوانەکەدا هەمومان پێکەوە چەند سرودێکی نەتەوەی بڵێینەوە. لە هەمان کاتیشدا جلوبەرجی تایبەت بە ئاشوورەکانیشمان پۆشیوە. ئێمە لە قوتابخانەی نۆهەدراوە هاتووین بۆ بەشداریکردن لەم فستیڤالەدا. هەفتەیەک پێش هاتنی جەژنەکە ئێمە لە قوتابخانەکەماندا ژمارەیەک سرود و گۆرانی تایبەت بە جەژنی ئەکیتۆ کە دەکەوێتە ڕۆژی 1 نیسان فێری قوتابیەکانمان دەکەین بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی شایستە لەم ڕێپێوانەدا بەشدار بن. هەموو ساڵێکیش چەندین گروپی جۆرا و جۆر بەشداری لەم ڕێوڕەسمە تایبەتە دەکەن بۆ ئەوەی کە بە باشترین شێوەرگەکانیان ڕاپەڕێنن. ماوەیەک بەرلاتنی جەژنیەکەی تۆ ڕاهێنان و ئامادەکاریەکانیان دەست پێ دەکەن. بەرە خەڵک بەرەو شوێنی دەستپێکی بەڕێوەچوونی ڕێوڕەسمی تایبەت بە جەژنیەکی تۆ دێن. دەنگی دەهۆڵ و زۆرناش بانگێشتی خەڵک دەکەن بۆ ئەوەی بە بروتینێکی زیاتر پەلکێش بکرێن. بەشێکی خەڵکەکەش بۆ خۆشی دەربڕین لەگەڵ گەیشتنیان بۆ شوێنەکە دەڕۆنە نێو بازنەی شاییەکە و دەستباڵ پەرچێ دەکەن. تا دێت بازنەی شاییەکە فراوانتر و ژمارەی خەڵکەکەش زیاتر دەبێت. بەمەش لە دەستپێکی بەڕێوەچوونی چالاکیەکانی ڕێوڕەسمی تایبەت بە جەژنێکی تۆ نزیک دەبینەوە. ڕۆژانی بەڕێوەچوونی جەژنیەکی تۆ هەلێکی باش بۆ کاسبکاران و فرۆشیاران دەڕەخسێنێت بۆ ئەوەی کەلوپەلەکانیان بفرۆشن بە تایبەت ئەو جلوبەرگانەی هێمای تایبەتیان لەسەر نەخشێنراوە. ڕێوڕەسمەکە دەرفەتێکیشە بۆ یەکتر بینینی هاوڕێ و خزم و ناسیاوەکان. هەر بۆیەش ئەمڕۆ لەو ڕۆژانەیە
کە زۆرترین وێنە دەگیرێن. ناسر و جولیا هاوژینی یەکترن. ئەوان وەکو زۆر کەسی دیکە لە دەرەوە گەڕاونەتەوە بۆەوەی بەشداری لە جەژنیەکی تۆ بکەن. ناسر و جولیا بەهۆی جلوبەرگە ڕەسەنەکانیان جیاواز دەرکەوتون. من لەگەڵ هاوژینەکەم کە خەڵکی وڵاتی کەنەدایە لە وڵاتی بەریتانیاوە گەڕاوینەتەوە بە مەبەستی بەشداریکردن لەم ئاهەنگەی کە بە بۆنەی جەژنی ئەکیتۆی سەری ساڵی بابلی و ئاشووری بەڕێوە دەچێت. ئێمە هەموو ساڵێک لەگەڵ خزم و دۆست و زۆر خەڵکی دیکەش لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و شوێنەکانی تر بە مەبەستی بەشداریکردن لە جەژن دەگەڕینەوە ئێرە. ئەو جلوبەرگانش کە لە بەرمان کردووە جلوبەرگی باب و باپیرانمانە کە تایبەتە بە ئاشووریەکانی دیاری و ناوچەی هەکاری. لەگەڵ هاوسەرەکەم لە کەنەداوە هاتووینە ئێرە بۆی بەشداری بکەین لەم ڕێپێوان و ئاهەنگەدا. من زۆر خۆشحاڵم کە لێرم تا لەگەڵ خەڵک بەشداری لە ڕێوڕسمەکەدا بکەم. بەلامەوە شتێکی زۆر سەرسوورهێنەرە کە دەبینم خەڵکێک زیاتر لە 5,000 ساڵە ئەم نەریت و جەژنە بەڕێوە دەبن. ئەم ڕۆجیالەوەی کە جەژنی یەکی تۆیە هاوکات جەژنی قیامەی کریستیانەکانیشە. هەر بۆیە ئەمساڵ 2 جەژن لە ڕۆژێکدا کۆبوونەتەوە. بێ ئاهەنگامە ئاهەنگە سەرێ ساڵە ئاشووری بابلی 6768 ئەبرۆکە ئێکی پەیوێ هەروێ گاوێدا عیدا قیامەتە سەید المەسیحی حەزەتی لگەین ئەم تێنە فێرێ هەر سەرێ ساڵێ ڕۆژە سەرێ ساڵێ ئێکی نیسانێ تەجەموعەت بێت خەلکێ مەدوێرە بێت هەمی وڵاتێت مەدوێرە بن ئەو وەکی زانین سەرێ ساڵ ئاشووری بەرێ سەید المەسیح قبل الميلاد 12 ڕۆژە بێ احتیفالێت کردن شروجة أولي تطهير النفوس والولاء بو ملك مردوخ وسر كفتناوي سر تيامات وأمجي بشتي سر صالح أو دي بشتي والجي يد ماشوري قالك ملتي دي وكفورش موال قرتنا وملتي دي أف مناسبة ورقتي أو دس بيكت سر شفا بيستو إيكي آدار بداية الربيع وخلاص بت سر صالح إيكي نيسانه سالانو تو دو أم في هالكفتنا في آزادية كاين قرار هاي البرلمان كردستان كو أفروجة عطلة رسمية بوهمي برايد مسيحي وكلدان وسريان وآشوري هرقاف دركفين مسيرات الدوكي وتنزفرين بالاحتفال الجاكي بتايبت وبيننا فركات بيري بنجاير والشحاب بنجاير وشمبيرة آشورية أما احتفال بدبيكن مسيرة بفدانك جيتشين الشارع الدوكي وبتنجي ديزرينا با لە سەردەمانی کۆنەوە بەهۆی پیرۆزی جەژنیەکی تۆ بەڕێوەچوونی جەژنەکە لە نێوگەلانی ناوچەکەدا قەتیز نەماوە بەڵکو پەلی هاوێشتووە بۆ نێو زۆر ناوچە و گەلانی دیکە گیان و ڕێوڕەسمی شایستەی بۆ ئەنجام دراوە. نسبەتە ئەکیتۆ ڕۆژێکی یعنی گەلک پیرۆز بۆ چۆنێت خەڵکی بابل و بشکلێکی عام یعنی چونکو پشتی بو امبراطورية بابل حتى فلسطين وحتى بحراس بيبيجن همي هاتم بجداري تيدت كرن تو احتفالاتها ودوركي يعني هرمازن ديتن وأف دعايتها في عيدي أكيدو بلاف بابو حتى قاعشت بيا ناف يونانيا ورا وهر اكيب طبعا بوچنه تخ تفسير كرن لي اكيتو بخا روجا خوشيه بهالكفتا سري صاله بابلي
لە ڕۆژی یەکەم و لە نێوڕێپێوانی تایبەت بە جەژنیەکەی تۆ ئەوەی کە بووەتە جێی سەرنجی گەشتیار و بینەران کۆمەڵک سیمبول و شاژن و پاشای کۆن وێ ناکراونەتەوە. خەڵکی نێوڕێو ڕەسمەکە بە چەند شەقامێکی دوور و درێژ گوزەر دەکەن. گروپەکان بەپێی بەرنامەی ڕێکخەرانی ڕێوڕەسمەکە پابەندی جێبەجێکردنی ئەرکەکانیانن. هەروەکو سەردەمانی کۆن چالاکیەکانی جەژنیەکی تۆ بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوام دەبێ. چالاکیەکان هەمە جۆرن، بوارەکانی هونەری، کۆمەڵایەتی و وەرزشی لە خۆ دەگرێ. هەر لە سەردەمانی کۆنەوە بۆ ماوەی 12 ڕۆژ چالاکیەکانی جەژنیەکی تۆ بەڕێوە دەچن. ئەم چالاکیانەش لە یەکی مانگی نیسانەوە دەست پێ دەکەن. لە ساڵی 1992 تا ئێستا هەموو ساڵێک بە بۆنەی ئەکیتۆ ئێمە وەک بزوتنەوەی ئاشووری ئەم ڕێپێوان و ئاهەنگە ڕێک دەخەین. ئەمساڵ لە سەنتەری ڕۆشنبیری ئاشووری ڕێپێوانەکە دەستی پێکرد و دیسان دەگەڕینەوە سەنتەرەکە تاوەکو بەردەوام بین لە ئاهەنگەکە. بۆ ئەم مەبەستەش چەندین گۆرانی بێژ لە دەرەوە و ناوەوەی وڵات بەشداری دەکەن. هەروەها هاوشێوەی سەردەمانی کۆن لە شاری دهۆک بۆ ماوەی 12 ڕۆژ چالاکیە هونەری و وەرزشی و کۆمەڵایەتیەکان بەردەوام دەبن. دوای کۆتایی هاتنی ڕێپێوانەکە خەڵک دیسان دەگەڕێنەوە ئەو شوێنەی کە دەستپێکی چالاکیەکە بووە. بەمەش بەشێکی دیکەی بەرنامەکە بەڕێوە دەچێت. یەکێکە لە هونەرمەندانی کە بە مەبەستی بەشداریکردن لە ئاهەنگەکە لە وڵاتی سوید گەڕاوەتەوە.
خنا اخماص خلبت مشاركخ آتخ لخا ئەم ڕۆژە ڕۆژێکی تایبەت و خۆشە بۆ هەموو ئاشووریەکان بۆیەشە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و دەرەوەی وڵاتەوە دێین بۆ ئەوەی وە گۆرانی بێژێک بە چەند گۆرانیەک بەشداری لەم ئاهەنگەدا بکەم کە لە شاری دۆهۆک بەڕێوە دەچێت. جیا لە دهۆک لە شارۆچکەی ئەنکاوەش بە بۆنەی سەری ساڵ و جەژنیەکی تۆ چالاکی تایبەت بەڕێوە دەچێت. عند أخذ بغزاية بخمين كيف خرايط نطيل إلن بەپێی و نووسراوانەی سەربرد کە هیچ سەردەمی پاشا نەبوونین هێما بۆ ئەنجامدانی ڕێوڕسمیەکی تۆ کراوە لەلایەن بابلی و ئاشووریەکان. ئاهەنگی یەکی تۆ لە شارە گەورەکانی میزۆپۆتامیا ئەنجام دەدرا. شارەکانی وە گەربەیلۆ، کەرخسلۆ، نەمرود، بابل و نەینەوە. بەڵام لە دوو پایتەختی بابل و نەینەوە زیاتر ئاهەنگەکان بەڕێوە دەچوون. لە بابل و لە پەرزگەی ئێزەگێلا ئاهەنگ و نوێژەکان بۆ خواوەند مەردۆغ دەکران، بەڵام لە نەینەوە بۆ خواوەندی ئاشوور دەکران. لە نەینەوە ئاوی پیرۆز بریتی بوو لە دیجلە و لە بابلیش ئاوی پیرۆز فڕات بوو. پێش ئاهەنگەکە سەرۆکی قەشەکان سەرپەرشتی خاوێنکردنەوە و ڕێخستنی پەرزگاکانی دەکرد. دواتر پاشا و خواوەندەکان داهاتنە نێو پەرزگاکە، دەرگاکانیان بەڕووی خەڵک دەکردەوە. هەروەها گۆرانی بێژ و شاعیر و نووسەرەکانیش بەڕێپێوان داهاتنە نێو پەرزگەی ئێزەگێلا. مردوخ تليث دمية الكربة مردوخ ملكة ومارات كل أفرة علىها تليث الجباروتة دمية هاود عدل أو يوثا بالآله جباري هاود منبل الخيلاني بغدا خيرتها مني. بەپێی ئەو کێکەی کە بە بۆنەی جەژنیەکی تۆ دروست کراوە، ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی 1318 بابلی کلدانیە. ئەمڕۆ بە بۆنەی ساڵیادی بابلی کەلدانی 1318 کە سەری ساڵی بابلی کەلدانیە کە هەموو ساڵێ لە 1 لە هەموو شوێنەکان بۆ بوونەوەی ئاهەنگ دەجێڕێت. ئێمەش وەکو هاوبەندی کەلدانی لقی هەولێر هەستاین بە ئەنجامدانی ئەم ئاهەنگە هەرۆک دیتان بە مەراسیبی هینانی کێک. طبعا ئەم ساڵەیە ڕاستە ساڵیادی کەلدانە، هەروەها ساڵیادی عێراقە، مێژوێکی گەورەیە وەکو حەضارەی بابلی کە بە 5300 ساڵ پێش میلاد ئەو حەضارەیە موجود بوو. ئەمڕۆ لە رابطەی کلدانی بنکەی ئەنکاوە ئەو بنکەی هەولێر ساڵیادی 1 نیسان سەری ساڵی کلدانی 1318 ئەیکەینەوە. بۆنەیەکە لە باو باپیران، بۆنێکی کۆنی کلدانیە. ئێمە وەک رابطەی کلدانی عالەمی هەموو بنکەکانمان ئەو ساڵە و ساڵانی پێشوو ئەو یادە لەبیر ئەەکەینەوە و
احتیفالاتی ئەەکەین ئەمڕۆ ئێمە کۆبوونەوە لەگەڵ منتەسبی رابطەی کلدانی و ئەوایلەکانیان بۆنێکە دووبارە لەگەڵ جەژنی قیامەتی حەزرەتی مەسیح پێکەوە ئەو یادە ئەەکەینەوە طبعاً ئەو جەژنێکی کۆنە بە هەزاران ساڵ لە بابل و لە ئاشور و لە عێراقی کۆن دەکرا و ئێمەش دەمانەوێ ئەو یادە هەر بە بەردەوامی بیکەینەوە طبعاً پێشان 12 ڕۆژی دەخایەند لە بابل پایتەختی دەوڵەتی کلدانی لە ڕۆژی یەکەم حەزار ڕۆژی 12 ئاهەنگی جۆرا جۆریان ئەکرد طبعاً تەقلیدەکە ئێستا ئێمە بە شێوەیەکی دیکە ئەەکەینەوە بەس لازر لەم احتفال دەکەینەوە بە عینی مناسبەکە و ساڵیادەکە لە 1 نیسان هەموو ساڵێ دەکرێتەوە ئێمەش وەکو برا کوردەکان لە کوردستانی خۆشەویستی خۆمان چۆن ئەوان نەورۆ ساڵیادی دامەزران ساڵیادی ساڵی نوێیە ساڵی کوردی ئێمەش عین شتە ئەکیتۆ ساڵیادی کلدانیە بە ئێمەش بە زۆرورە دەزانین ئەو شتە ئەو جەژنە لەبیر نەکرێتەوە بەردەوام بیەوە. لە ڕێوڕسمەکەدا چەند چالاکیەک بەڕێوە دەچن لە کۆتایی ڕێوڕسمەکەشدا بەشایی و گۆڤند یەکەم ڕۆژی سەری ساڵ بەڕێدەکرێت.